بەڕێزانی کورسانی و سڵاوتان لەبێت لەگەڵتانی لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردا تەوری ئەم جارەی بەرنمەکەمان تایبەتە بە ئەمنیەتی ئەو تۆڕانی کە لە هەرێمی کوردستان بۆ پەیوەندیکردن بەکاردەهێنێن ئەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن بۆ پەیوەندیکردن باس لەوە دەکرێت کە ئەمنیەتێکی تونند و تۆڵ لەسەر ئەم کۆمپانیانە نییە کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن کاتێک کەسێک بە مۆبایلەکەی خۆی تەلەفۆن لەگەڵ کەسێک دەکات زۆر بە ئاسانی دەتوانرێت چاودێری و ڕقابە لەسەر ئەم کەسە دابنرێت ئەو ئەپ و بەرنامانەی کە کاریان پێ دەکرێت وەک ڤایبەر و واتسئەپ و هەر بەرنامەیەکی ترکە بەکاردەهێنرێ باس لەوە دەکرێت کە دەکرێت ڕقابە لەسەر ئەم بەرنامانەشدا بنرێت و چاودێری ئەو کەسە بکرێت کە بەکارهێنەری ئەم بەرنامانەیە. ئێمە چۆن بتوانین کۆنتترۆڵی ئەم پەیوەندیانە بکەین بە شێوەیە کە لە ڕووی ئەمنیەوە ینی زۆر جار پێویست بەوە دەکرێت کەسێک بخرێتە ژێر چاودێریەوە تاکو بەمەبەستی ئاشکراکردنی تاوانێت یاخود پێویستی بەوە هەیە کە ئەم کەسە لە ژێر چاودێری دابێت بەڵام ئاخۆ بۆ حاڵەتێکی ئاسایی یاخود بۆ بەرژەوەندیەکی تایبەت و لە کەدارکردنی کەسێک دەکرێت ئەم پەیوەندیانە بخرێتە ژێر چاودێریەوە یاسا لەم ڕۆوە مافێک دەدات بەو کەسانی کە ئەم تۆڕانە بەکاردەهێنن و سزای ئەو کەسانە چی دەبێت کە ئەم کەسانە دەخەنە ژێر چاودێریەوە لە لایەکی ترەوە ئەو تۆڕانەی کە لە سۆشیال میدیا لە ئێستادا قسەباسێکی گەرمی لەسەر دەکرێت ئەویش بڵاوکردنەوەی گرچەی ڤیددیۆی و وێنەی ژنان و کچانە و هەڕەشەکردنیان بەوەی کە ئەگەر بڕێکی باش پارەیان نێنێ ئەو ڤیددیۆ وێنانە بڵاو دەکەنەوە. ئەمنیەتی ئەمانە چۆنە و ئەگەر کەسێک لۆکیشن و شوێنی دیار نەبێت یاخود لە ناو هەرێمی کوردستاندا نەبێت ئەم هەڕەشانە بکە ئاخۆ چۆن دەتوانرێت بدۆزرێتەوە حکوومەتی هەرێم لەم ڕۆ دەتوانێت چی بکات و یاسا چۆن ڕوبەڕووی ئەم کەسانە دەبێتەوە. کۆمەڵێک میوان لەگەڵ من ئامادەیان هەیە ئەوانی شەرێک لە بەڕێزان دکتۆر زریان نەجات مامۆستای زانکۆ هەروەها بەڕێز هێرش سەردار ڕاوێژکاری یاسایی بە سوپاسەوە لە ئەستۆدیۆ لەگەڵ من ئامادەیان هەیە هەروەها بەڕێز سلێمان موحسین بەڕێوبەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ بەڕێزیشیان لە زاخۆ لەگەڵ ئێمە ئامادە دەبن سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی پەیجی فەرمی کورسان نیوزەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بن و هەر پرسیارێکتان هەبێت بە کۆمنت ئاراستی میوانەکانی بکەن. زۆر بەخێر بن دکتۆر زریان با سەرەتا لە جەناب تۆ دەست پێ بکەم ئەو قسانەی کە دەکرێت ینی باس لەوە دەکرێت کە زۆرجار چاودێری و ڕقابە لەسەر هێڵەکانی پەیوەندیکردن هەیە ینی ئێمە لە چاوپێکەوتنێکدا بەڕێز هاوسەرۆکی یەکێتی بەڕێز پاڤڵ تاڵبانی باسی لەوە کرد کە زۆرجار کادیرانی یەکێتی ڕقابەیەکی تونند و تۆڵ لەسەر پەیوەندیەکانیان هەبوو بە شێوەیە کە نەیانتوانیوە لەو بەرنامانی کە لە ناو مۆبایلەکانیاندا هەیە پەیوەندی بکەن یعنی ناچار بن بە دوای بەرنمەیەکدا بگەڕن کە زۆر ئەمنیەتێکی بەقوتی هەبێ بۆی بتوانن قسەی پێ بکەن. ینی دەکرێت بەم شێوەیە پەیوەندیەکان و ئەو هێڵانی کە بەکاردێنرێ لە هەرێمی کوردستان لەژێر مەترسیدا بن. تۆری بەرنامەکە تەوەریکی گرنگە لە ئێستاە کە باس بکرێت بەڵێ بە دڵنیایی ئەوانێت لە ڕووی چاودێری و ئەتوانێت چاودێری بکرێت ئەویش زیاتر لە ڕێگەی ئەو تۆڕانەی ئینتەرنێتەوە کە بەکارێنرێت لە ڕێگەی و ئایسپیانەوە کە ئێمە هەمانە واتە ئەو شوێنانی کە خزمەتگوزاری ئینتەرنێت دابینەکەن ئەکرێ لە ڕێگەی ئەوانەوە بێت ئەکرێ لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە بێت و ئەشکرێ لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنانەوە بێت کە ئێمە بەکاریانێنین لەبەر ئەوەی کە زۆر جار ئێمە زانین ئەو ئەپلیکیشنانی کە بەکاریانێنین زۆربیان فریە و لە ڕووی سکیوریتی و سکیوریتیی لاوازی هەیە و لەوانەیە ئەگەر کەسی ئاساییش نەک ئاسایی تەواوەتی کەسێک بێت تۆزە زانیاری هەبێت لەوانەیە بتوانێت هەندێک داتای کەسی بەرامبەری دەست بکەوێت ئەویش لە ڕێگەی ئەوەی کە یوزەرنێم و پاسۆردی بزانێت یان لە ڕێگەی ئەوەی کە چاودێری تۆڕەکەی بکات و هەندی ئەپلیکیشنیشمان هەیە کە ئەتوانین بڵین لە ڕووی سکیوریتی و پارێزراوترێکە کە ئەکرێت ئەو ئەپلیکیشنانە بەکاربێنێت بەڵام کاری سەرەکی لێرەیە ئەگەڕێتەوە بۆ چۆ ئەگەڕێتەوە بۆ ئەو کۆمپانیانی کە خزمەتگوزاری ئینتەرنێت دابینەکەن لەبەرەوەی کە پێویستە ئەوان هەوڵ بن لە ڕووی سکیوریتیوانێ پارێزگاری لە بەکارهێنەرەکانیان بکەن ئەگەر ئێمە سیرکین لە زۆربەی وڵاتەکانە تەماشاکەین ئەپلیکیشنێک بەکارێنرێ ئەپلیکیشنێکی تر بەکار ناهێنرێ بۆ لەبەرەوەی کە خۆیان ئەزانن ئەمە ئەپلیکیشنیان لە ڕووی سکیوریتیە لاوازە ئەوەی تریان لە ڕووی سکیوریتیەوە بەهێزترێکە
بە هەمان شێوە کۆمپانیەکانیش ئەتوانن لە ڕێگەی بەکارهێنانی ئەو فلترانەوە کە هەیە بتوانن پارێزگاری لە بەکارهێنەرەکانی خۆیان بکەن. بەڵێ ئەگەر باس تایبەت لەو کۆمپانیانە بکەین کە لە هەرێمی کوردستان تایبەت بە پەیوەندی بەکارەهێنرێن، ینی زۆر جار تەنانەت ئەگەر دادگاکانیش بە نووسراوی ڕسمی بۆ مەبەستێک بۆ شەکوایەک داوای بۆ نمونە سیدیەک دەکات لەوەی کە کەسێک پەیوەندیەکانی بۆ ئەم دادگای بنێرە دەبینین تەنها ئەو ژمارەی کە پەیوەندی هاتوو ڕۆشتووە لە ڕێ ئەم کۆمپانیانەوە ئەنێرە بەبێ ئەوەی سەود ینی بنێرێن بۆ دادگاکانیش بەستەکەی من لێرە ئەوەیە چۆن دەکرێت ینی تۆ لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە ڕقابە لەسەر پەیوەندی کەسێکدا بنی کە ئەمان تەنانەت بۆ دادگاکانیش هاوکار نەبن. بە دڵنیاییەوە ئەویان زیاتر ئەگەڕێتەوە بۆ لایەنە ئەمنیەکان لەبەرەوەی کە کاتێک هەرێکە لە کۆمپانیەکانی کە با بڵین ئیجازە وەرەگرێت ئیجازی کارکردن وەرەگرێت ئەم کۆمپانیانە کۆمەڵێک یاسایان بۆ دائەنرێت کە ئەم یاسایانە پێت ئەڵێ پێویستە لەگەڵ حکومەتە هاوکار بیت بۆ ئەوەی کە هەر کاتێک مەسەڵەن قەزەیەکی تاوان هەبوو قەزەی شتێکە بوو تۆ بتوانیت یارمەتی ئەو لایەنە پەیوەندیدارە بیت کە داوای ئەکات. دیارە بە دڵنیاییەوە لایەنە ئەمنیەکانیش ئەو کۆنتترۆڵیان هەیە و ئەتوانن کۆنتترۆلی ئەو بکەن کە بتوانن چاودێری کەسێک بکەن یاخود بتوانن ئەو داتا و زانیاریانەی کە کەسێک هەیە بتوانێت دووەری بگرێتەوە. زیاتر ئەمە لە ڕووی چیوەکرێت زیاتر لە ڕووی ئەمنیەوەکرێت لە ڕووی ئاسایشیوەکرێت ناتوانێت کەسی ئاسایی ئەوە بکات بالفعل بۆ نمونە جاری وا هەیە تۆ هەر ئێستا خۆت بچۆ بڵێ ئەمەوێت داتای تەلەفۆنەکانی خۆمم بیت و هی خۆتن نایەنەوە. بەڵام لە لایەکەوە تەماشاکەین کەسێک کە ئەیانەوێت چاودێری بکەن ئەتوانێت چاودێری بکرێت و بە ئاسانی لەوانەیە هەندێک داتای ناو مۆبایلەکەشی بتوانن وەربگرنەوەن. ئەمە ئەگەڕێتەوە بۆ زیاتر بۆ ئەوی کە لایەنە پەیوەندیدارەکان ئەتوانن کە زیاتر لایەنی ئەمنیە بتوانن کۆنتترۆلی ئەو ئیشە. زۆر باشە دەست خۆشداتر گەڕم وڵات ئەچمە لای سلێمان موحسین کە لە زاخۆ لەگەڵمان ئامادەیە کاک سلێمان سلااوت لێبێ ئەمەوێت هەمان پرسیار ئاراستی جەنابی شت بکەم ئەکرێت بڵین لە ئێستادا لە هەرێمی کوردستان هێڵەکانی پەیوەندی و گەیاندن بەو شێوە مەترسیدارەیە کە هیچ ڕقابە و سانسۆرێکی لەسەر نەبێت و بتوانێت بە ئاسانی هەر کەسێکیان مەبەست بێت بتوانن چاودێری پەیوەندی هاتوو ڕۆشتی بکەن. سلااو لە بارێزیشتان و لە بینەرانی کوردستان سەبارەت بە پرسیاری جەنابتان وەڵاهی ئێمە بە بەڵگەیشی دەکەین ئێمە شوێنێکی فەرمی لە هەرێمی کوردستان دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی تا ئێستا دەنووسینگەمان هەیە لەگەڵ دیوانی دەستە یەک سکالا لەسەر ئەو کەیسە تومار نەکراوە کە ڕێقابەی لەسەر بێت ئەمە وەکو فەرمی چونکە مە ناتوانین شتێک بڵین کە لە لای ئێمە ڕووی نەدابێت بەڵام ئەگەر بڵێن نییە هەبووە هەندێک جار بەڵام وەکو ئەوە هیچی نەبووە لای مە تومار نەکراوە وەکو سکالا لەسەر ئەو کەیسە. ینی لەگەڵ ئەوەی کە سکاڵانیە ئێمە دەبینین ینی لێرە لەوەی گوێبیستی ئەوە دەنگت زۆر خراپ دەنگ. بەڵێ ئەگەر باسی ئۆکەین لە ڕووی ئەوەی لە ڕووی مافی مرۆڤەوە ینی کەسێک کاتێکە موبایلەکەی بەکاردێنێ ئەمە زەحمات دبارەکە ئەگەر زەحمات نەبێت ئێستا دەنگت باشە سلێمان گوێت لە ئێمەیە؟ بەڵێ ئەگەر لە ڕووی مافی مرۆڤەوە باسی بکەین یعنی کاتێکە باس لە پەیوەندی دەکرێت بە تایبەت مەسائلی مۆبایل دەوترێت کە ئەمە شتێکی زۆر تایبەتە و تۆ کەسایەتی ئەو کەسە خۆی لەگەڵ هەر کەسێک قسەی پێ دەکەم ئەمە شتێکە پەیوەندی بە شخصەکە خۆیەوە هەیە لە ڕووی مافی مرۆڤیشەوە ئەمە ڕێگە پێدراوە کە تۆ چاودێری پەیوەندی هاتوو ڕۆشتی کەسێک بکەی نابە هیچ شێوەیەک نۆپێ ئەو کۆمپانیانە هێلی ئەنتەرنێت و هێلی تەلەفۆنیش نابێ ئەو ڕێگەیە بدەن کەس سانسۆری دانن لەسەر خاتێک یان سەر هێلێکەوەیەک نەمە لە ڕۆی مافی مرۆڤەوە پیشلکردنی مافی مرۆڤەوە نابێت و هەر کەسێک لێرە لە ڕێگەی بەرنامەی جەنابتانەوە داوا دەکەین لە بەکارهێنەرانی هێلەکانی ئەوانەی لە کوردستانن هەر کاتێک هەستیان پێکرد شتێکی وایە بۆ بێن لای ئێمە سوکاڵە تۆمار بکەن و ئێمە پێشگیریان لێ دەکەین ڕێگە نادین ئەو شتە هەبێت. بەڵێ کاک سلێمان تا چەند کۆنتاکتێ لەگەڵ کۆمپانیاکانی گەیاندن بۆ خو تا چەند ڕقابە لەسەر ئەو کۆمپانیانە هەیە بۆ ئەوی کە بتوانن ئەو شتانی کە پەیوەندی بە بەکارهێنەرەوە هەیە بیپارێزن. ئەمە ستافێکی نوێ هاتی لە دەستەی سەر بەخۆی مافی مرۆڤ. بەڵێ هەم سەرۆکی دەستەکە گۆڕاوە هەم وەکو ئەندامانی ئەنجومەنی دەستەش گۆڕاوە نێمە خەریکی پلانێکی لە بۆ ساڵدانێ لە ڕێگەی بەرنامەی جەنابتانەوە حەزەکەم بە بینەرانی ئێمە بڵێ یەکێک لە خاڵەکانی ئەو پلانەی ئێمە لە بۆ
پلانی ساڵەوەیە کە لەگەل کۆمپانیەکانی هێلی ئەم ئەتەرنێت و هەمەوانەی کوڕک و ئەسەسێل و زین ئەوەندا بنیشین ئەو شتانێک کە لە ئێمە گرنگە لە بۆ پاراستنی مافی بەکارهێنەران لەگەل یان باسی بکەین و لەلایەن خۆمانەوە چاودێری ئەو کەیسانە بکەین کە ئەو خەڵکەی نامرتاحەنیان هەست پێ دەکەن کە مافیان خۆراوە یا ڕقابەی لەسرە ئەمە سەرپەرشتیە و ئیشە دەکەین و چاودێری دەکەین. تا چەند ئەم پلانە گرنگە ینی تا چەند بە گرنگی دەزانن و تا چەند پێتان وایە ئەم پلانە ئەگەر جێبەجێ بکرێت لایەنێکی زۆر باشی دەبێت بۆ ئەوەی کە ئەمنیەتی پەیوەندی لە هەرێمی کوردستان پارێزراو بێت. واللهی مەسلەی گرنگی حتمما گرنگە بۆیە ئەگەر گرنگ نەبوومەوە کو دەستە دیراسەیەوەمان کرد کە شتێکی زۆر گرنگە بۆیە ئەوەمان کردیە لە پلانی خۆمان لە پلانی ساڵش خۆشبەختانەش داواکاری گشتی لە هەولێر بە هەموو شێوەیەک پشتیوانی خۆی دەربڕیە بۆ ئەوەی ئەو پلانەی کە لە دەستە بە نیازین دابنێن لە بۆ ساڵ بە تایبەتی لەو چارچێوەیە هەم بابەتی وشارکردنەوەی کۆمەلگا و هەمیش لە چارچێوەی ئەوەی کە مافی بەکارهێنەران یان بە شێوەیەکی عام کە مافی مرۆڤ پارێزراو بێت لە هەرێمی کوردستان. پێتان وایە کۆمپانیەکان هاوکارتانە بن لەم بابەتەدا؟ جارێ سەردانیاوانمان نەکردووە بەس هیوادارین و ئیشاءڵڵا واش دەبینین کە هاوکار بن لەگەڵ ئێمە. زۆر باشە دەست خۆش کاک سلێمان دواتر گەڕێم وەلای جەنابەت. کاک هێرش ئەگەر لە ڕووی یاساییەوە باسێک لەم بابەتە بکەین یاسا چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا دەکات بۆ نمونە کەسێک ئەگەر ڕقابەیەک یاخود چاودێریەک لەسەر پەیوەندیەکانی هەبێت دواتر ئاشکرا بکرێت و سکاڵا بکات یاسا مافی ئەم کەسە دەپارێزێت؟ بەڵێ بۆم حاڵەتە ئێمە بێ بگەڕینەوە بۆ یاسای خراپ بەکارهێنانی ئامەرەکانی پەیوەندیکردن بە ژمارە 6 لە ساڵی 2010 لەم یاسایەدا زۆر بە وازحی ئەو بەرگەی چارەسەر کردووە ئەگەر کەسێک چاودێری هێڵەکەی بکرێت پەڕی شخصی بکرێت بەرلۆی کە بچینە ناو وردەکاریەکەەوە ئەمەوێ پۆلێنێکی ئەوەی بکەین کە ئەمڕۆ پەڕی شخصی کەسەکان یاخود ژمارەی مۆبایلیەکان وەکو پێناسی شخصی لاتوە واتە چۆن ئێمە هەمومان خاوەنی کارتی نیشتیمانین بە هەمان شێوە لە ڕووی قانونیەوە ئەو پەڕەی تۆ کە پەڕەیەکی شخصی خۆتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی سناپچات فەیسبوک ئینستاگرام ژمارەی مۆبایلەکەت وەکو هەمان پێنازوایە هەر تەدەخولکردنێک بۆ ناو ئەم پەڕەیە بەغیرە قانونی کە لایەنی تایبەتمەند نەبێت و لەژێر چاودێر و ئیزنی مەحکەمە نەبێت تاوان تەشکیلەکات چونکە ئەچێتە بابی تەزویرەوە تەنانەت دادگاکانی هەرێمی کوردستان و دادگاکانی عێراق بەمەبەستی تەشدیدکردن توندکردنی سزای ئەو کەسانی کە پەنا دەبەنە بەرشکاندنی کەسەکان یاخود چاودێری تۆڕەکانیان هاتووە دروستکردنی پەڕەی کەسی بە ناوی کەسێکی خوازراوە لە کاتێکە ئەو کەسە ئاگای لێ نییە یاخود بەکارهێنانی وێنەیەکی بردوۆتە حاڵەتی تەزویرەوە یەکێک لە گەورە تاوانەکان کە لێرەوە ئەچینەوە بابی ئەو پرسیارەی جەنابەت کە چاودێریکردنی پەیوەندی تەلەفۆنی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە ڕێگەی هێڵەکانی پەیوەندیکردنەوە لە مادەی پێنجی قانونی خراپ بەکارهێنانی ئامەرەکانی پەیوەندیکردن زۆر بە وازحی دەستنیشانی کردووە کە یەکێکە لە زڕوفی مشەدەت و یاتا یەکێکە لە تاوانە گەورەکان کە دادگا سزای بۆ داناوە بۆ پێی نابێت هیچ تۆڕێکی پەیوەندیکردن هیچ ژمارە مۆبایلێک بۆ هیچ مەبەستێک چاودێری بکرێت ئیلا لەسەر ڕەزامەندی و ئۆکە و موافقەی لایەنی پەیوەندیدار نەبێت کە لایەنی پەیوەندیدار دووجی هەتە یەکەم لایەنی ئەمنی کە کار لە بەرژەوەندی گشتیەکە نەک شخصی دووەم ڕەزامەندی دادگا چونکە هاودەنگی و هەماهەنگیەکی تەواو هەیە لە بینی دادگا و لە بینی لایەنە ئەمنیەکاندا بە مەبەستی ئەوەی ئەگەر کەسێک چاودێری بکرێت پێویستە ڕەزامەندی ئەم دوو لایەنەی تیابێت لە پێناو بەرژەوەندی گشتیە بێ ئەمەش لە پێناو چییە بۆی کە ئەم چاودێریکردنە بە مەبەستی ئاشکراکردنی تاوانێک بێت یاخود ڕێگریکردن بێت لە ئەنجامدانی تاوان یاخود بەدیهێنانی بەرژەوەندی گشتی بەڵام مانای پێچەوانەی ئەمە ئەگەر چاودێریکردنەکە بەبێ ڕەزامەندی دادگا بوو بڕیاری دادگا بوو بەبێ ئاگاداری لایەنی ئەمنی بوو یاخود خراپ بەکارهێنانی دەسەڵات بوو لەلایەن کەسێکەوە کە پلەپۆستێکی ئەمنی هەیە یاخود بە هۆکاری پیشەکەی ئەتوانێت بە ئاسانی دەستی بگات بە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بە پەڕەکەسیەکان یاخود بە تەلەفۆنەکان ئالەم حاڵەتەدا دادگا بە تاوانی هەژمار کردووە کە لە هیچ بارودۆخێکدا ڕێگەی نەداوە کە چاودێری تۆڕی کۆمەڵایەتی یاخود پەیوەندی تەلەفۆنی یاخود هیچ ئەپێک بکرێت بۆ مەبەستی سیاسی یاخود بۆ مەبەستی کەسی یان بۆ غیری ئەو مەبەستی کە یاسا دیاری کردووە. یاسایی کە جەنابەت باس کردن هاتای بەتە بە ئەو هێڵانی پەیوەندی کە لە هەرێمی کوردستاندا هەن یاخود ئەپەکانیش وەک باسمان کرد ڤایبەر واتسئاپ هەر ئەپێکی تر کە بەکاردەهێنرێت. بەڵێ بەکارهێنانی هەر ئەپێک یاخود پەڕەیەک کە تۆ
پەڕەیەکی شخصی خۆتی تیا دەگرێتەوە کە لەم پەڕێەوە کاروباری ڕۆژانەتی تیا ئەنجام ئەدەیت پەیوەندەکانتی تیا ئەنجام ئەدەیت جاچە پەیوەندی سیاسی بازرگانی کەسی خێزانی بێت هەمووی دەگرێتەوە چونکە قانونەکە زۆر بە واضحی لە مادەی 5دا باسی لەوە کردووە کە دەبێت هەر چاودێریەک هەر ئاگدارکردنەوەیەک هەر سانسۆرکردنێک هەر تۆمارکردنێک هەر بڵاوکردنەوەی پەڕوێنەیەکی جوڵاو ئەبێت لەژێر چاودێری دەستگای ڕزامەندی دادگا بە هەماهەنگی لەگەڵ لایەن ئەمنیەکان بێت بە مەبەستی ڕێگردیکردن لە تاوان یاخود ئاشکراکردنی تاوان بێت واتە هەموو پەڕەیەکی شخصی ئەم یاسایە معالەجەی کردووە کە نابێت خراپ بەکارپێنرێت بۆ بەرژەوەندی شخصی یاخود تەصفیەی سیاسی یاخود هەر مەبەستێکی ئابووری کەسێک بۆ نمونە سکاڵای ئەوە بکات کە لە ڕێی یەکێک لەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن و کاری گەیاندن دەکەن سکاڵای ئەوە بکات کە لە ڕێی ئەو هێڵانەوە ڕقابە لەسەر تەلەفۆنەکەی هەبووە لەم کاتەدا دادگا دەتوانێت ئەم کەسە بێنێتە دادگا و لە پرسیینەوەی لەگەڵ ئەم کۆمپانیایە بڵێ لەم حاڵەتەدا دادگا لێکۆڵینەوە ئەکات ئایا ئەم پەیوەندیە ئەم چاودێری کە کراوە ئەو کۆمپانیای پەیوەندیکردە هاوکار و هەماهەنگ بووە بۆ کەسی یاسا شکێن یاخودنا ئایا ئەم چاودێریە بەبێ ئاگاداری و ڕزامەندی کۆمپانیاکە بواتە سکیوریتی کۆمپانیاکە شکێنراوە بەبێ ڕزامەندی و ئەگداری کۆمپانیاکە شکێنراوە زۆر جارڕەنگە کاک هێرش کەسێک لە ناو کۆمپانیاکە هاوکار بێ بەڵێ ئەو کۆمپانیا ڕەنگە ڕاوشکاری یاسایی هەبێ کەسانی یاسایی هەبن کاری تێدا بکەن خۆیان شارەزای ئەوەن ئاگداری ئەوەن کە ئەم شتە تاوانە و ڕەنگە دواتریش بە بیانوی ئەوەی کە ئەمان ئاگداری ئەو شتەنین بەڵام دوجار ڕەنگە لە ناو کۆمپانیاکە کەسێک هەبێ هاوکار بێ بۆ ئەمە بەستە بڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ ئیجازەی سەرەتای ڕێگەپێدانی ئەم کۆمپانیانە زۆر بە وازحی یەکێک لەو مەرجە ئەساسیانی کە پێیان ئەدرێت ئەوەیە بێ هەماهەنگ و هاوکار بن بۆ هەر بڕیارێکی دامەزراوەی دەوڵەت کە بۆ نەهێشتنی تاوان بێ ڕێگریکردن بێت بەڵام ئەگەر پێچەوانی ئەم کۆمپانیایە یەکێک بەبێ ئاگداری دامەزراوی کۆمپانیاکە زانیاریەکانی ناو کۆمپانیاکە بگەێنێت یاخود بڵاوی بکاتەوە یان هاوکاری لایەنێک بکات بە مەبەستی کی سیاسی یاخود ئابووری کە زیان بە بەرژەوەندی سیاسی ئابووری خێزانی کۆمەڵایەتی لایەنێکی تر بگەێنێت بەبێ ڕەزامەندی و موافقەی دادگا بێت تاوان تشکیل دەکات و تاوانەکەشی لێپرسینەوەی یاسایی لەگەڵە بۆیە هەر کەسێک زەرمەند بێت دەرەنجامی چاودێریکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەگەر دەرکەوت کۆمپانیاکە هاوکارە بەبێ ڕەزامەندی دادگا و لایەنی ئەمنی لایەنی نووسرکاڵی ڕەزامەندی واتە بڕیاری نووسراوی دادگا یاخود بڕیاری نووسراوی دامەزراوە ئەمیەکان بێت ئالەم حاڵەتەدا ئەو کۆمپانیا مەسوولێت دوو مەسوولێتیت دەبێت یەک مەسوولێتی مادی بە قەرەبووکردنەوەی هەر زیانێک کە دەرەنجامی چاودێریکردنی ئەو پەیوەندیە بە ئەو کەسە گەشت بێت دوم مەسوولێتی سزایی بۆ کەسی معنەوی ئەو کەسە کە بەپێی مادەی 78 لە قانون ئوسوڵی محاکەمات و قانون عقوبات لەم حاڵەتەدا دەکرێت دادگا تەغریبی بکات ئەگەر ئەگدار بوو بۆ پەیوەندیە بەڵام ئەگەر سکیوریتەکەی شکێنرا بێت ئەو بابەتێکی ترە و کە محکەمە تحقیقی تیاکە باشە دکتۆر زریانکەواتە ئێمە باسمان لەوە کرد لە ڕێی دادگاوەگەر یەکێک لەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەو ئەمنیەتە بشکێنن بەڵام ئەگەر لە ڕێگە یەکێک لەو ئەپانە بێکە لە هەرێمی کوردستاندا کار دەکات بۆ نمونە هەرێکێک لەو ئەپانە ڕەنگە چەند بەکارهێنەری هەیە لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەوە دەهێندە پارەی یعنی بۆ بڕوات و بەدەستی بهێنێ لە بەرامبەردا کاتێک کەسایەتی و ئەمنیەتی کەسێک دەشکێنرێت هەرێمی کوردستان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە داوای قەرەبوو لەم کۆمپانیانە بکات کراوە تەسەوڕەکەم ئەو پەیوەندیە نەکرابێت لەبەرەوەی کە ئێمە ئەگەر سیرکەن ئەو ئەپانی کە ئێمە زیاتر لێرە بەکارێنرێت زۆربیان ئەپلیکیشنەکان فریەکە بەکارێنرێت و خۆی پێشتر پێویستە حکوومەتی هەرێم وەکو تعاملێکی ڕسمی لەگەڵ و کۆمپانیانە تعامل کاکە من ئەوەنە بەکارهێنەرم هەیە تۆ سوودی لێ ئەبینیت پێویستە تۆش لە بەرامبەرە بتانی سکیوریتی کەسەکانم پارێزی بتانی سەرڤیسی باشیان بۆ تەقدیمکەی بتانی هاوکاری حکوومەتی هەرێم بیت کەواتە لێرە لایەنەکە گەڕێتەوە بۆ لایەنی حکوومەتی هەرێم کە پێویستە ئەوان هەماهەنگی لەگەڵ کۆمپانیەکان بکرێت کە بە تایبەتی ئەو کۆمپانیا ڕسمیانەی کە زۆرترین بەکارهێنەریان هەیە بۆ نمونە سێرەکەین لە ڕووی ئەوانی کە پەیوەندی کۆمپانیەکانی پەیوەندی بۆ نمونە ڤایبەرە واتسەپە هەریەکە لەو کۆمپانیانە بێ یاخودەوانی کە سوشیال میدیاتیا بەکارهێنرێت فەیسبوک بێ ئینستاگرام بێ سناپچات بێ ئەمانە پێویستە بە شێوەیەکی فەرمی تەعاملیان لەگەڵا بکرێ و هەر کاتێک بە شێوەیەکی فەرمی تەعاملیان لەگەڵا کرا ئەو کۆمپانیانە ئەتوانن لەو حاڵەتەیە پارێزگاری لە بەکارهێنەرەکانی بکرێت
لەم ڕۆژانەیە لە یەکێک لە وڵاتەکان کە وابزانم سکاڵای لەسەر واتسەپ تۆمار کردووە لە بەرەوەی کە داتا و زانیاری کەسەکانی بەکارهێناوەتەوە هی خۆی بڕێکی زۆر لە پارە کە غەرامەی کۆمپانیاکە کراوە وەکو قەرەبوویەک لە بەرەوەی کە ئەو هاتووە هەستاوە بەبێ ئەوەی کە ئاگاداری کەسەکان بکات هاتووە داتا و زانیاریەکانی بۆ مەبەستێکی ڕکلامی بەکارهێناوەتەوە کەواتە لێرە ئەمانە کوردستانە جۆرێک لە فەوزایی و بێسەر و بێبەری لەم بابەتەدا هەبێت ینی بەکارهێنان هەر ئەپێکی بوێت بەکارهێنێ بەبێەوەی گوێبات ئەوەی کە تا چەند مافی هەیە لە بەکارهێنانی ئەم ئەپا و تا چەند مافەکەشی پارێزراوە بە دڵنیایی وایە لە بەرەوەی کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کۆنتترۆلی ئەو ئیشەی بکردایە لەوانەیە زۆر ئەپ بووە ئەوش ڕێگری لێ بکردای بیوتە نابێم ئەپلیکیشنانە بکرێتوانە یاخود ئەم ئەپلیکیشنانە کە ئەکرێتەوە پێویستە سکیوریتی ئەپلیکیشنەکان پارێزراو بێ چ لەلایەن کۆمپانیاکەوە چ لەلایەن ئەو شوێنەی کە ئینتەرنێتەکە دابینەکات ئەمە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکات چکۆ یەکێکە لەو بابەتە گرنگانی کە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ژیانی خەڵکەوە ئەگەر ئێمە سیرکەین ئینتەرنێت بەکارهێنان و بەکارهێنانی سوۆشیال میدیا و هێڵەکانی پەیوەندی کە لە ڕێگەی ئینتەرنێت یەکەم کێشەکان لە ڕێگەی ئەوەیە دووهەم بۆ بە بەکارهێنانی نەک ڕۆژانە بۆ بەکارهێنانی سەعات و دقە یعنی ئێستا لە سەردەمی کۆڤید 19 هەموو شتەکان بوو بە ئەلکترۆنی کەواتە خەڵک ناچارە پەنابێتە بەرەوەی کە بە ئەلکترۆنی بەکاری بێنێ بەڵام لێرە ئەگەڕێتەوە بۆ شتێکی کەش ئێمە هۆشیاری تاکمان لەو ئاستەیە نییە هەتا ئێستا هۆشیاری تاک پێویستە لە سەرەتاییەوە دەست پێ بکات نەک بە تەنیا بۆ نمونە تەلەبەیەکی ئایتی بتوانێت خۆی بپارێزێت یان مامەسایەکە کە شەهادەیەکی ئایتی هەیە بتوانێت خۆی پارێزێت ئەم خۆپاراستنە چۆن دەبێت ینی ئەم خۆپاراستانە کاتێک کە ئەپانە بەکاردەهێنرێت چۆن بتوانیت ئەم ئەمنیەتە بپارێزی بە دڵنیاییەوە پاراستنەکان بەشێکێکێتە سەر کەسەکە خۆی و بەشێکی شێکوێتە سەر ئەو کۆمپانیانی کە هێڵ ئینتەرنێتەکە دابینەکات و بەشێکی شێکوێتە سەر ئەو ئەپلیکیشنانی کە بەکارێنێت ئەوەی کە لەلایەنی خۆمانەوەیە لەلایەنی بەکارهێنەرەوەیە پێویست ناکات و هەموو کەسێکت لەلابێ پێویست ناکات هەر کاتێک لینکێکیان بۆ نردی تۆ بیکەیتەوە پێویست ناکە ڕستمێکیان بۆ نردی تۆ بیکەیتەوە یان داونلۆدیکی لە لای خۆت لەبەرەوەی کە مەسلەی ئەم دزەکردنی زانیاریەکان بە فایلێکی زۆر بچووک ئەکرێت کە ئەتوانێت چی بکە ئەتوانێت ئەو فایل و داتا و زانیاریانی کە لەناو مۆبایلەکەیەتی لەناو فەیسبوکەکەیەتی لەناو ئینستاگرامەکەیەتی بتوانێت وەری بگرێت بۆ لەبەرەوەی کە ئێمە چییە ئێمە جارێ هەر لە بیدایەتەوە کۆمەڵێک لیڤڵی سکیوریتیمان هەیە کۆمەڵێک لیڤڵی خۆپاراستنمان هەیە کە زۆربەی زۆری یوزەرەکان بەکارینیانن بۆ نمونە لە زۆربەی ئەپەکانە با بڵین تووی ئۆثەنتیکیشنمان هەیە بۆ نمونە تۆ فەیسبوکێکە داناوە پێت ئەڵێ ڕقمی مۆبایلەکەم بۆ داخڵکە ناچین داخڵیکن ئێحمالیەکەین گوێی نایتێ ئەم ڕقم مۆبایلەکە تۆ داخڵیەکەیت ئەمە یەکێکە لە پارێزگاریکردنەکان لە خۆت زۆربەی ئەپلیکیشنەکان بە شێوەیەکە ئەگەر بێت و یوزەرنیم و پاسۆردەکەی خۆت هەر خۆت بی بەڕاستی داخڵیکەی لە دیڤایسێکی ترا پێت ئەڵێ هەتا کۆدەکە داخڵ نەکی کە هاتۆتۆ بۆ مۆبایلەکەت ڕێگەت نایە کەواتە لێرەیە هۆشیاری تاگێکێکە لە شتە گرنگەکان و بۆ چوونی من پێویستە لە ئێستاە لە سەرەتاییەوە ئەم هۆشیاری تاکە هەبێت لەبەرەوەی کە سیرەکەن ڕۆژانە مناڵەکان تابلێت بەکارێن مۆبایل بکارێن ئینتەرنێت بکارێنێت بۆی پێویستە کار لەسەر ئەمانە بکرێت و بۆ ئەوی کە بتوانێت پارێزگاری لە کەسەکان بکرێت دەستخۆش کاک سلێمانەگەڕێم وڵای جەنابەت ئەمە بەشێکی تری بەرنامەکەمان تایبەت بوو بۆ بڵاوکردنەوەی گرتەی ڤیددیۆی و وێنەی ئەو کەسانەی کە لە ڕێگەی واڵێکەوە بە کۆمەڵ قسەیان کردووە بەیەکەوە یاخود لە ڕێگەی بەرنمەیەکەوە داخلی بەرنمەیەک دەبن و قسە دەکەن بەیەکەوە و وێنەی خۆیان بۆ یەکتر دەنێرن و دواتر ئەمانە لەلایەن کەسانێکەوە بۆ هەڕەشە و بۆ تهدید بەکار دەهێنرێ ئەوەی کە لە ماوەی ڕابردوو دابینیمان و بەتابەت لە تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر بڵاو بووە کە کەسانێک هەبوون دانیان بۆ دادەناکە تووشی هەڵەی زۆر گەورە بوون لە مرۆوە ئەوەی کە گرنگە وەک جەنابتان وەک دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بۆ ئەم بابەتانە چیتان کردووە یاخود پێویستە چی بکرێت تاکو بۆ لەمە دووە هیچ کەسێک نەبێتە قوربانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵێ وەک هەستکردن بە بەرپرسایەتی خۆمان دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ هەر لە کاتی بڵاوبوونی ئەوە ڤیددیوە ئەمە لژنەیەکمان پێکهێنات لەناو دەستە بۆ بە دووەداچوونی ئەو بابەتەوە دووەداچوونی ئەو بابەتەمان کرد هەندێک شت لە بۆمان ڕۆم بین لەسەر ئەو کەیسە دوای چەند ڕۆژێک ڕۆژی یەکشەمەش لەگەل داواکاری گشتی لژنەیەکی هاوبەشمان پێک هێنا بە سەرۆکایەتی داواکاری گشتی لە ئەولێر بۆ بە دووەداچوونی ئەو کەیسە کاکێرشی شتێکی باشی باس کرد مەسەلەی وشیاری تاک ئەوانەی کە بەکار دێنن پەیوەندی بە عام و سوشیال میدیا بە تایبەتیش لە ئاستێکی زۆر خراپە
پێویستە خۆیان هەندێک ئاگادار بن لەسەر چونەتی بەکارهێنانی سوشیال میدیا بەعام بەڵام باسی ئەو کەیسە بکەین بابەتی ئەو ناوەی کە لێنەوە گوڤند هەندێک شتمان لە بۆ ڕۆم بوو و هەندێک شتیش هەیە وەکو معلومەیە بۆ ئەوەی و بتانین ئیشەکەی خۆمان بە تەواتی بکەین ناتانین وەکو ئەوانەی معلومات لە بەرنامەیە جەنابتان بڵێن تا ئیشی لیژنەکە تەواو دەبێت لە ڕێگەی دەستگاکانی ئەمنیەوە بێت لە ڕێگەی هەرداوە پەریگشتیەوە بتیشەڵا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی باسی دەکەیت ئەمە وەکو باندێک بوون ئەوەی کە ئەمە گەشتین قەنەعەت وەکو باندێکە ئافرەتی تێدا بەکار هاتووە پیاوی تێدا بەکار هاتووە کەسێکی هەیە وەکو حەلەقەی بینی گوڤند و ئەشخاصش بۆ نمونە کچێک باسی ئەوەی خۆی کرد گوتیە من پەیوەندیەکی خۆشەویستیم هەبوو لەگەر کوڕی ئەمە ئاڵۆ گۆڕی وێنە و شتمان کردیە لە هەر گوڤند ناناسم ئەو پڕاشتەکانی بە گوڤند داوە ئەوەمان پێ دەڵێت کە ئەمە باندێکە یعنی بە ئەنقەست نیەتیان هێناوە کە شتێکی ئەوها لە ناو هەرێمی کوردستان بیکەن و ئەمە ماترسیە پێشێلکردنی مافی مرۆڤ و لە ڕووی ئەوەش هەوانێکی کە دەیکەن بەرامبەر ئەو خەڵکەی کە تووشی ئەو حاڵەتەیان کردو. بەڵێ کاک سلێمان ئەگەر من پرسیاریەوە کە ئێمە باسمان لە هۆشیاری تاک کرد و چۆن بتوانین ئێمە ئەو تۆڕانە بە شێوەیە بەکاربهێنی کە دوجار بەو شێوەیە تووشی هەڵە نەبین. ئەگەر باسی پەروەردەی خێزان بکەین و ئەوەی کە لە خوێندنگەکاندا ینی دەخوێنرێت ئەمانە تا چەند گرنگن چونکە دەبینین بەشێکی زۆری ئەو کەسانەی کە تووشی ئەم هەڵانە بوون لە تەمەنێکی گەنجیدان ینی تا چەند ئەمە پێویستە لەلایەن خێزانەوە و لەلایەن خوێندنگەکانەوە کاری جددی لەسەر بکرێت چونکە ئێستا چۆڕە کۆمەڵایەتەکان بۆتە بەشێکی گەورە لە ژیانی هەر کەسێکماندا ینی پێویست بەوە نییە کە پەروەردەی خێزان و سیستەمی خوێندنگەکان بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە لەگەڵ ئەم گۆڕانکاریەدا بگونجێت هەرکی هەمومانە کە هاوکار بین لەگەل وەزارەتی پەروەردە بە تایبەت چونکی وەزارەتێکی گرنگە و تایبەتە بە پەروەردەکردنی منداڵ و نەوەی داهاتوش هەر ئەو منداڵان کە گەورە دەبن ئەمە وەکو دەستەی مافی مرۆڤ ئیشێکمان کردووە لەو مەسەلەی وشیارکردنەوە پێشماوەیەک لەگەل لە لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستانیش کوبوونەوەمان هەبوو لە دیوانی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ یەکێک لە تەوەری کوبوونەوەی ئێمە تایبەت بوو بە ئەوەی کە چۆن بتانین بەعام نەک تەنها سوشیال میدیا لە مەسلەی وشیارکردنەوەی کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی ئەمە کۆمەڵگایەکی وشیار بین چی بکەین باشە خۆشببختانە ئەوان پشتیوان و پشتگیر بن لەو مەسەلە لەو ڕۆیەوە ئەوەمان کرد نووسراوێکمان ئاراستەی جەنابی وەزیری پەروەردە کرد پەروەردە یاریمی کوردستان ئەویش ڕەزامەندی دەربڕی ئەمە بەنیازین خۆل بکەین لە بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان چون بتانین مامۆستا سەرەتا مامۆستا وشیار بکەیت قۆناغی دوای ئەوە لەگەڵ تەلەبەکان ئەوان لەگەڵ تەلەبەی خۆیان ئەو قوتابیانەی کە لە قوتابخانەی ئەوانن وشیار بکەین لەسەر ئەوانەی کە نیەتی ئێمە کۆمەڵگەیەکی وشیار بین قۆناغی دوای ئەوە مانگانە یان دوو مانگجارێک لەگەل سەر و خێزان و باوکی مناڵەکان یان دایکیان برایی ئەو مناڵانە ئەوانەی کە قوتابین دائنیشن لە ڕێگەی ئەو بەڕێوەبەری قوتابخانە ئەو پەیامەیە کە هەموانە بیگەینین بە خێزان شەمە یەک دوو بە هەمان شێوە نووسراوێکمان ئاراستەی جەنابی وەزیری ئەوقاف و کاروباری ئاینیمان دووە خۆشببختانە ئەوانیش ڕەزامەندیان داوە بۆ ئەوەی کە خۆل بکەین لە بۆ مامۆستایانی ئاینی بێ جیاوازی کە پیاوی ئاینی موسڵمانە مەسیحەیەکی ئۆرتۆدۆکسیە کاسۆلیکیە یان کاکەیە بە هەر ئەوەیە لەگەل یان ئەوە بکەین خۆل بکەین بۆ ئەوەی لە ڕێگەی مینبەری پیرۆزی ئەوانەوە ئەو پەیامەی کە بەنیەتین بگەت بەگوێ ئەو خەڵکەی ئەم کۆمەڵگەیە بە شێوەیەکی ئاسان بکات بەوە جا ئەمانە لە هەفتەی دابێ دەکەونە بواری جێبەجێکردن وەکو دەستە ئەو هەنگاوەمان هاوێشتیە تا ئێستا. بەڵێ دەستان خۆش بێت کاک هێرش بڵاوکردنەوەی ڤیدیۆ وێنەی کەسێک ئەمە بە هەمان شێوە دەچێت یاسای چارچێوی یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن وەتاگەر کەسێک سکاڵا بکات لەسەر کەسێ بۆی کە هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی لێ دەکات لەم کاتەدا یاسا چۆن بەرگری لەم کەسە دەکات. بەڵێ
بۆ ئەم حاڵەتە ئێمە لە دوو ڕوانگۆ باسی بکەین. ڕوانگەی یەکەمیان ئەگەر دیقەت بین ئەو ڤیددیۆی کە لەم کۆمەڵی ڤیددیۆی کە لەم فترەیەدا بڵاو بوو ڕای گشتی لەسەر جۆڵەوە پێویست بوو هەمومان تاک بە تاک لەسەری بینەدەین چه قانونیەکان و ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن دەبینین لە چوارچەوەی مادەی دووی خراپ بەکارهێنانی مۆبایلدا دوو بڕگەی لەم ڤیددیۆیانەدا جێ دەبێتەوە. یەکەم ئەم ڤیددیۆیە دژی ئادابی گشتیە، واتە ئەم ڤیددیۆیە کە بڵاوکراوەتەوە دژی ئادابی گشتیە و لەگەڵ خوڕەوشتی گشتیدا ناگونجێت. کاتێک کە تۆ کەسێک دێنیتە سەر تۆمارێکی ڤیددیۆیی پێتۆمار دەکەی بە ئیکراهیش یعنی بە زۆر لێکردن نەک ئەو کەسە بەخۆشی و ئەم تۆمارە ڤیددیۆیە بە هەر شێوازێک تۆمار کرابێ جا بە زۆر بێ یاخود دزە کرابێتە ناو ئەکاونتەکەیەوە کۆمەڵێک ڤیددیۆی لێوە جێرابێ یان ڕسمینەوە دواتر بە هەڕەشەکردن بۆ بەکارهێنانی ئەم ڤیددیۆیانە یان ئەم ڕسمانە جا ڕسمی شخصی خۆی بێت یاخود تا حدێک ڕسمەکە تا ڕادەیەک نەشیاو بێت هەڕەشە بە بڵاوکردنەوەی بکەیت و ناچاری بکەیت بە تۆمارکردنی ڤیددیۆیەک دوو بەرگەی تاوانی تشکیل دەکات. یەکەم دژی خوڕەوشتی گشتیە، دوام دژی ژیانی شخصی خۆیەتی کەوا ئەکات تۆ ئەگەر بە هەر ڕێگەیە گەمەت دەستکەوت بێت خوڕەوشتی گشتیت لەکەدار کردووە و زیانت بە کەسێتی کردەوە. ئەمەش لە چوارچەوەی مادەی دووی مۆبایل دەخرا بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردندا جێ دەبێتەوە. تەنانەت مادەکە ئەڵێت ئەگەر ئەو زانیاریانەی کە تۆ بڵاوی یەکەیتەوە ڕاستیش بێت واتە ئەوەی کە لە تۆمارە ڤیددیۆیەکانە تۆمار کراوە 100% ڕاست بێ مافی بڵاوکردنەوەی نییە ئیشی تۆ نییە ئەمە پەیوەندی هەیە بە ژیانی شخصی ئەم کەسەوە کەواتە تۆ خوڕەوشتی گشتی و ژیانی شخصی ئەم کەسە وێرانەکەی بەپێی ئەم قانونە جەریمە تەشکیل دەکات و یاسا لێپرسینەوەی لەگەڵ هەنێک لە خاوەنی ئەم ڤیددیۆیانە دواتر پەنا بۆ خۆکوشتن بەرن یعنی ئەمە جارێکی تر تاوان ئەنجامێنەوە ئەمانە کە سوکاریان هەیە ڕەنگە کاریگەری زۆر خراپ لەسەر دەرونی کە سوکاریان دروست بکە. بەڵێ وەکو باز ئەکرا یەکێک لە چەند کەیسێک بەم هۆکارە پێش ئەوی بگاتە بڵاوکردنەوە خۆی کوشتووە کە نازانی تا چەند ئەمە لە قانونە ئەمە جەریمەیەکی گەورەتر لە مادەی دووی مۆبایل تشکیل دەکات کە تەسەبوب فی الانتحارە کە هەڕەشەکردن بە بڵاوکردنەوەی ئەم ڤیددیۆیە وای لەم کەسە کردووە کە بەرگەی ئەم لەکە و عیب و ئارە نەگرێت تووشی ئەو لەکە کۆمەڵایەتیە نەبێت ناچار بێت کە خۆی ئینتحار کات بە سەبەبی چی؟ بە سەبەبی هەڕەشەکردن بە بڵاوکردنەوەی ڤیددیۆکەی تۆمارە شخصیەکەی وێنەکەی لە کاتێکە ئەم وێنەیەکی شخصی ئەمە هیچ لایەنێکی عورفی قانونی عەشاری دینی ڕێگە بۆ نادات تۆ تەدەخل بکەیتە ژیانی کەسێکترەوە تۆ بەچی ئاسایەک ڕێگە بەخۆتە دەی کە وێنەی شخصی خەڵک بڵاو بکەیتەوە بۆیە ئەگەر بەم هۆکارەوە کەسێک پەنای بردە بەر خۆکوشتن ئەوە ئەم کەسە ئەبێت بە تەسەبوب فی الانتحار بە پاڵان بە هۆکاری خۆکوشتن لە پرسینەوەی لەگەڵا بکرێت و نقطەیەکی مهم کە جێی خۆیەتی باسی کەین ئەویش ئەوەیە ئەگەر لەم کەیسانەدا تەنانەت ئەگەر سکاڵاش نەجۆڵێندرێت کەسەکە بە هەر هۆکارێک بێت بەهۆی نەبوونی ڕۆشنبیریەوە بێ یاخود ترسی کۆمەڵایەتی بێ یاخود دوورە دەستی بێ پەنا نەباتە بەر تۆمارکردنی سکاڵا ئەو حەقا بۆ داواکاری گشتی دروست ئەبێت کە خۆی ڕاستەخۆ سکاڵا تۆمار بکات چونکە بڵاوکردنەوەی ئەم ڤیددیۆیانە دژی ئادابی گشتیە وەزەرەر بە کۆمەلگا دەگەیەنێت. کاکێرش زۆر جار لە ڤیددیۆکانە بینیوانە باس لەواگرێ کەسێک ئەڵێ لە ڕێگەی هاوڕێیەکمەوە ئەم ڕسمانە یاخود ئەم ڤیددیۆیانە دەستی ئەو کەسە کەوتووە لەم کاتەیە ئەو هاوڕێی کە ئەم شتانی بڵاو کردوتەوە ئەتوانین بڵێ شەریکە بێ لە ئەنجامدانی تاوانەکە؟ بڵێ لە مادەی چواردا لە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل وە لە مادەکانی 46 و ئەگەر بخەڵەنم 47 لە قانونی عقوباتدا زۆر بە وازحی باسی لە فاعیل کردووە بکەری تاوان ئەو کەسێک کە تاوانەکە ئەنجامەدات و لەگەڵ هاوکارەکەی لە مادەی سێخرا بەکارهێنانی ئامێرەکانی مۆبایل کە یاسایەکی تایبەتە زۆر بە وازحی باسی کردو ئەگەر کەسێک هاندەر بوو یاخود هاوکار بوو یاخود یارمەتی دەربوو یاخود ئاسانکار بوو بۆ بڵاوکردنەوەی ئەم وێنەوە ڤیددیۆیانە بە هەمان شێوە بەپێی مادەی 47 و 49 لە قانونی عقوباتی عێراقی یاسای سزاداندا مامەڵەی لەگەڵ دەکرێت وەکو بکەری سەرەکی واتە شەریکە لەو تاوانەدا و سزاکەی هەمان سزای ئەو کەسەیە کە تاوانەکەی ئەنجام داوە. دەستخۆش دکتۆر زیان ئەگەر ئەو کەسە لۆکیشنی دیار نەبێت بە نمونە ئەم کەیسەی کە لە ئێستادا هەیە بڵاوکردنەوەی ئەم ڤیددیۆیانە باس لەوە دەکرێت کە خاوەنی ئەم کەیسە لۆکیشنی دیار یعنی نازانن لەکوێ لە ناو هەرێمی کوردستاندا نییە لەم کاتەدا هەرێمی کوردستان چۆن دەتوانێت ئاسانکاری بکە خود دەکرێت ئەم کەسە بدۆزرێتەوە و بگەڕێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان و
بدرێتە دادگا؟ ئێمە بابەتێکمان هەیە لەگەڵ لۆکیشنە شتێکی ترمان هەیە کە پی ئەوترێت آیپ ئەدرێسی کەسەکە واتە هەریەکێ لەو دیڤایسانی کە ئێمە بەکاریانێنین کە چ مۆبایل بێت چ دیڤایسی کۆمپیوتەر بیان هەر دیڤایسێک بێت کە تۆ ڕەبتە بیت بە ئینتەرنێتەوە ئەم ئامێرە کاتێککە ڕەبتە بە ئینتەرنێت و پێویستی بۆیە کە ئایدیەکی هەبێ پێوترێت آیپ ئەدرێس ئەم آیپ ئەدرێسە بە پێی وڵاتەکان جاکراوەتوانێت ئەکرێت بە پێی وڵاتەکان بتوانێت چی بکات ئەکرێت بە پێی وڵاتەکان بتوانێت ئەو آیپ ئەدرێسە بدۆزرێتوانێت بەڵام لێرەشا کێشەیەکی ترمان هەیە کە ئەویش کێشەی بەکارهێنانی یەکێک لە تەکنیکەکانە کە پێوترێت VPN ئەم VPN ئەکرێت ئەو کەسە آیپ ئەدرێسی خۆی بگۆڕێت بەڵام بۆ چوونی من لە ڕێگەی کۆمپانیەکانەوانێت کە ئەو ئاڵوگۆڕی داتا و زانیاریانە کراوە ئەتوانێت لە ڕێگەی بەکارهێنا لە ڕێگەی دۆزینەوەی ئەو پبلیک آیپ ئەدرێسی کە کەسەکە هێتی بتوانێت لۆکیشنەکە دیاری بکرێت کە لە چ وڵاتێکە یاخود لە چ شوێنێکە ئەگەر هاتو لۆکیشنەکەی خۆی داخرابوو بە دڵنیاییشەوە ئەو کەسەی کە ئەمەی کردووە بەڵێ کاری پێ دەکرێت لە هەرێمی کوردستاندا دەتوانرێت یعنی ئەم کارە بکرێت بە تەسەوری من لەوانەیە کاری پێ بکرێت لەبەر ئەوەی کە زۆر جار سیرەکەین چەند کەیسێک هەبووە کە لە ڕێگەی مۆبایلەوە یا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە توانراوە بدۆزرێتوانێت کەواتە ئەکرێت کۆمپانیەکانی دابینکردنی ئینتەرنێت و ئەو سەرڤزانی کە بۆ ئینتەرنێتە ئەکرێت ئەوانە بتوانن بیدۆزنەوانێ و تەسەورەکەم بەکار بهێنرێت بەڵام ئەوەش جارێککە بۆ کەسی ئاسایی نییە یعنی من و تۆ بۆمان ناکرێ بڵین بۆ نمونە کاگێرش ئێستا لەکوێیە کاگێرش سەر بە چ آیپ ئەدرێسەکە بۆ ئێمە نابێت بەڵام وەکو کاگێرش ئاماژەی پێکرد لە عقدی کۆمپانیەکانە تایەتی کە ئەبێ هاوکاری دەستگا پەیوەندیدارەکانی حکومت بێ لەم حاڵەتەیە ئەتوانرێت لە ڕێگەی دەستگا پەیوەندیدارەکانەوە بتوانرێت کۆمپانیەکان بتوانن لە ڕێگەی ئەو آیپ ئەدرێسەوە کە کەسەکە هێتی بتوانن بزانن لە چ شوێنێک و بدۆزرێتەوە زۆر باشە دەستخۆش کاک سلێمان تایبەت بەم کەیسەی کە جەنابیشت باست کرد باست لەوە کرد کە لەگەڵ داواکاری گشتی ینی هەماهەنگێکی باشەیە بۆ بە دوواداچوونی ئەو کەیسە تا چەند کارتان لەسەر ئەوە کردووە کە بەکەرانی ئەم تاوانە بدۆزرێنەوە بەڵێ بەڕێوەبەرەتی توندوتیژی هەولێریشی تێدایە دوو دادوەریشی تێدان ئەو لیژنەی کە نوێ بە سەرۆکەتی داواکاری گشتی دامەزراوە سەرەتاش گوتم هەندێک زانیاری و شتی ئەوەمان سەرەداومان بەدەست گەیشتووە بەڵام کە ئێستا ناڵێن بۆ ئەوەیە کە ئیشەکە بە سەڵامەتی دەرباز ببێت بۆ ئەوەی بتوانین ئەو خەڵکە هەندێک خەڵک هەیە لە هەرێمی کوردستانە چونکی گوتم هەیە لە ئەوەیە ڕاستاوخۆ لینکی لەگەل کچێک هەبووە ئەو کوڕەشتەکانی بە ئەو ناوەیدەوە کە لە دەرێە لە ئەوڕۆپا دەمێنێت ئەمە یەک دوو خەڵکیش هاوکار بووە لەگەڵمە بە تایبەت لە سوسیال میدیا کەزانی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بەو ئەرکە هەستەوە زۆر خەڵک هەبوو ئەوانەی کە شارەزان لە مەسلەی سوسیال میدیا و بابەتی ئینتەرنێت هاوکار بوون لەگەڵ ئێمە بەڵام جێداخە ئەوانەی کە تۆش بوون ئەو کچانەی کە تۆش بوون لەو کەیسە قسەشمان لەگەڵیان کردە ئێستا بەداخەوە سکالای ڕسمی لای ئێمە تومار نەکراوە ئەوەی کردومانە وەکو ئەرکی سەرشانی خۆمان بوو بۆچی کاک سلێمان ئەم سکاڵە بۆ ناکرێت یعنی ئەمە پێتان وایە هۆشیارێکی ئەو تویان لەو بارەیەوە نیە یاخود دەترسن لەوەی کە سکاڵە تۆمار بکەن چکە ئەوانە هەرێکیان لەژێر هەڕەشەیان بڵێ با مطلق بڕیارێک پێش ئەوەی بابەتی لێکۆلینەوە نەدین لە سەریان بەڵام بەتی گەهشتینی من ئەوانیش بووینەتە بەشێک لە ناو ئیشەکە هەندێک لەوانە وا دەرەکەوێت دیارە هەندێک خەڵکی تریان توش کردووە خۆشیان توش بوونە و هەندێک خەڵکی تریشیان توش بوونە ئەم کەیسە هەندێک ئالۆزە کاتی دەوێت تا بتانین بە دەقیقی هەندێک داتا و شتی تەواو لەو کەیسە بڵێ بەڵێ کەواتە ڕێنمایی ئێوە چییە ینی ئێمە لەگەڵ ئەوەی ئەمە کەیسێکە و لە ئێستادا بە گەرمی قسەی لەسەر دەکرێەوە بەڵام لە پێشتریشە چەنەها کەیسی لەو شێوەیەمان بینیوە و ڕەنگە دواتریش کەیسی بە هەمان شێوە لەم شێوەیە هەبێت ڕێنمایی ئێوە بە تایبەت کە لەو بوارەدا کار دەکەن ڕێنمایی ئێوە چیە بۆ ئەوەی کە کەسانێک گیرۆدەی ئەم باندانە نەبن و هەوڵی ئەوە بدرێت کە ئەم باندانە بەرەو کەمبوونەوە ببرێت واللهی ڕێنمایمە ئەوەیە خەڵک لە مەسەلەی وەشارکردن و تەوعیە هەوڵ بدەن خۆیان پێ بگەینن بە تایبەتی لە بواری چوونەتی بەکارهێنانی سوسیال میدیا بە عام و پەیوەندیکردن ئەوەی تریش داوا لە دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین هاوکارمان بن لە مەسەلەی وشارکردنەوە کۆمەلگا بە عام تەنها لە مەسەلەی سوسیال میدیا و پەیوەندیکردن نابەلکو بە شێوەیەکی عام کۆمەلگەی کوردستان پێویستی بە ئەوەیە وشیار بکەین لە زۆر ڕوویەوە ئەوانەی سوسیال میدیاش بەکاردێنن
هیوادارن پێش ئەوەی ئەو ئەحداسیات و شتانە ڕووی بدن ئاگادار بن بزانن پەیوەندیان لەگەل کیە لەگەڵ شخصێکی چوونە لە چه ئاستێکە خۆیان بپارێزن بۆ ئەوەی پاراستۆ بن زۆر باشە کەسی خۆی نەپارێزت کەس نایپارێزت بەدڵنیایی دەست خۆش کاک ئەسلێمان کاکێرش کۆتا قسەی جەنابتان ئەمانەی کە بڵاو کراونەوە چەندین کەسی تریشمان هەیە قوربانین داواکارین بەوەی کە خۆیان پارێزن لە هەر حاڵەتی چواکە ڕوویدا پەنابەرنەبەر دادگا بنمونە بەڕێبەرایەتی پۆلیسی سلێمانی بە هاوکە لەژێر جێبەجێکردنی بڕیارەکانی دادگادا چەندین کەیس هەبووە کە هەڕەشەی بڵاوکردنەوەی تۆماری ڤیددیۆی و گرتەی نەشیا و ڕسمی داوە بەڕێبەرایەتی پۆلیسی سلێمانی پێشی پێگرتووە نەیهێشتەوە شتە ئەنجام بدرێەوە کەسی هەڕەشە پێکەری دەستگیر کردو و ڕوبڕووی یاساکراوەوە و دادگاکانیش بە خۆشحاڵیەوە هەمانگەیەکی زۆر توندیان هەیە زۆر بە کوردەکەی دەستیان قورسە ئاس ئەم تاوانەدا و لە ئێستادا زۆر متەشەدیدن و سزای زۆر قورس جێبەجێکەن لە چوارچەوەی یاسادا. دەستخۆش دکتۆر ئەگەر بە کورتی کۆتا قسەی جەنابتان. کۆتا قسەی من ئەوەیە بەکارهێنەرانی سۆشیال میدیا و تۆڕەکانی پەیوەندی هەوڵ بن هەتا ئەتوانن خۆیان پارێزن لەبەر ئەوەی کە لە ڕووی زانستیوانێ ئێمە کاتێککە هەر تۆڕێکی پەیوەندی بەکارێنین ئەم تۆڕە لە ڕووی زانستی وتوانین بڵێن سکیوریتی زۆر لاوازە لەبەر ئەوە ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی هۆشیاری کەسەکە وە چۆنیتی بەکارهێنان وە چۆنیتی پەیوەندیکردن لەگەڵ کەسانی بەرامبەریان بۆیە خۆپاراستنی تاک لە هەموو شتێک زەڕوتی. زۆر سپاس دکتۆر زریان نەجات مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان بەڕێز هێرش سەردار ڕاوێژکاری یاسایی سپاس بۆ جەنابیشتان هەروەها بەڕێز سلێمان موحسین بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕاگەیاندن لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بە سپاسەوە لە ئازاخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرم بوو شاد و بەختەوەرە.